دەڤەری سۆران کە زیاتر لە 200,000 دەنگدەری تایە پارتی وەک یەکێک لە پایەکانی مانەوەی هێزی خۆی لە پارێزگای هەولێر تەماشایەکات. لە هەڵبژاردننی پێشووی پەرلەمانی عێراق لە کوی 7 کورسی پارتی لە پارێزگای هەولێر سەنگەر پێنجی ئەم دەڤەرە بوو. ئێستا شەڕەکە لەسەر ئەوەیە کەس شەریکی پارتی نەبێ لەم دەڤەرە لەسەر بەدەستێنانی ئەو 5 کورسیە. بۆ پارێزگاریکردن لەو 5 کورسیە وەک خۆی پارتی دەڵێت لە دەڤەری سۆران پلانێکی بەهێزمان هەیە. کرمانچ عەزەت یەکێکە لە کاندیدەکانی پارتی لەم دەڤەرەیە بۆ ئەوەی زۆرترین دەنگی پارتی کوب بکاتەوە لە بەرنامەی چی دەکەن میوانی ئێمەیە. کاکرمانچ چی دەکەن لە پەرلەمانی عێراق؟ شەڕێمە لە بەغدا شەڕێکی سیاسیە بۆ بەدەستێناوەی مافەکانی کورد بۆ بەدەست خۆشگوزەرانی خەڵک بۆ ڕاستکردنەوەی ئەو غەدرەی کە لە کورد کرایە لە ڕووی مافەکانی کورد لە هەموو بوارەکانەوە بۆ بەدەستێنانەوەی. من و سەنگەر و کاکرمانچ لە ناو خەڵکدا دەبین. ئەیشت پێ داوەرەوەرە من داکەتی من 5 مندارم هەیە باشە مێرم بە خانەنشینیانە ئەوە کردیە هەوستار بەس دوم عاشما وەرگرتنی لە پارەوە ئۆلۆ ئیشەچلۆ خانەنیشالۆ ئەو شەڕێکەکەی ئینشاڵڵا ئەچینە بەغدایە ئەو شەڕی لەوێن دەرێت چاپکەین چونکە سەبەبی بڕینی ئەو وەزعی خراپکردنی ئەو وەزعی ئەوانن نەک ئەمەنە ئینشاڵڵا ئەچین ئەو شەڕێکەکەین بە پشتوانی خوای بۆ بەرنامەیەکە ئەچین مشکلەی تو مشکلی هەزارانی وشتو حەلەبی ئەمە تەنیا قسەیان بەجددی ئیشەکەم بۆ کاکرمان بۆ بەرنامە بۆ شەڕێکی کە لەسەر تووڕەیی و عاجزی ئەو خەڵکەیەچینە بەغدا کە مافیوان بینینەوە ئینشاڵڵا. پێتان وایە کاکرمانچ کە دەشتە پەرلەمانی عێراق بەرگیری لە خەڵکی سووران کوردستان دەکاتن شەڕکەرێکی باش دەبێ؟ بۆچی پێ دوایە بۆچی پێ دوایە بۆ ئەو متمانەیە چێ بە کاکرمان؟ ئەگەر ئەوە لێرە دیفاعی لە تو کرد خۆی بە بەرپرسیار زانی لەوێن دەریش بە پرسیار دەزبی. بەتەکید ئەرچی کاکرمانج و برادرانی هەواڵانی ئاسان نابیتن لەوەش کار ڕابردوش دیارە ئاسان نەبووە. ئەوەی ئێمە چاوەڕێمان لە کاکرمانجی ئەوە بیتن ئەبی هەموو شت لۆ کوردستان بکە پێی ناکرێتن بە ئاسانی نییە بەڵام بەتەکید خەباتجێران دڵسۆزانی وشی کاکرمانجی و بە تایبەت لیستی 184 پارتی دیموکراتی کوردستان لیستێکی بەهێزە لەوەی دیفاع لەو خەزای سۆران خۆشە فەسڵەکەی بۆچی ئەگەڕێتەوە کاکرمانجیشی کردووە ئەو بازاڕە ببینە ئەوە قەزایەکانی سەرۆک کۆمار ببینە کووە سەرۆک کۆماریمان کە دوکان و زیانە ببینە کووە. بەس ئێستا لە سووران سەنگەر زۆرتر ئەڵای گۆڕان کۆمەڵی ئیسلامی نەوەی نوێ یەکەتی دەبین کۆ پارتی نییە. ئێوە پێتان وایە پارتی ناوێ بچێتەوە پەرلەمانی عێراق و مەجبوری دەچێت بۆیە ناوێ بانگەشێ بکە کرمانجاوایە ینی لاوازی بانگەشەیەوە ساردی بانگەشەیەوە ئەوەیە کە بە ناچاری دەچنەوە بەغدا. نیشانە ئەوەیە کە هەبوو ئەو دەنگوانی لەسەر سۆران کراون بۆی کە سۆران لە سنووری پارتی ناتوانرێت کە بانگەشەیەکی ئازادانە بکرێت ئەوە دلیلی ئەوەیە کە خەڵکی تر پێشی ئێمە بکرن دەڵێن پارتی لە سۆران مەجای کەس ناداوە هیچ وانیەگە مەجای کەسی نەداوە ئەو ئاڵانە دەبینن هەمویان ئاڵای گۆڕانەی ئەما خەڵکی حەزبی تریش ئەوەندە بەقوتن لە ناو سۆران کاکرمان. سۆران شارێکی لێبڕاوانەیە بۆ پارتی دیموکراتی کوردستان بۆ کورد 132 شەهیدمان پێشکەش کردوون لەو شارەدا بۆ شەڕی داعش زیاتر لە 1,000 پێشمەرگەمان لەو دەڤەرە هەیە لە هێزەکانی بەرگری بەڵام خەڵکەکەی خەڵکێکی ئامادەیە سۆران یەکلا بۆ تۆ بۆ پارتی هەموو کوردستانی کرابیتەوە بۆ پارتی لەبەرەوەی ئەو خەبات و ئەو مادی بوون و ئەو شەڕانی لە شەڕی داعش و لە بەرگریکردنی لە کوردستانی پارتی کردیتی هیچ حیزبەک نەیکردی دروستە بەڵام ئەوەی پردێ کوردستانی هێشتەوە بە زامنی ئەگەر شەڕی پردێنە بە پارتی دیموکراتی کوردستانە بە هیچ کوردستانە و هاناماوە ڕخنەیە لە کاکرمانچکێ ئەمن گلەیم زیاتر لەو خەڵکێ هەیە ئیلو پۆنەکاتەوە دەبی بری ڕخنەی لێ بگرە ئیشی باشتر بۆ دەبکە نەکو تو بێ وەڵە توی باشی توی باشی باشیەکان چ بینە 11 دوکان سەعات 2 تا 4 بەیانی سۆتا ڕۆی ماڵم تەفنیش بووم بەخۆ کرێچیم وەکو قای مقامی ئەو شارەی
بەو شەقامەژانە هاتی ئەتوو لە سۆرانە من نەبینی چۆن لە بەغدایە مەبینی باری کۆمەڵایەتی و اقتصادی و ئابووری سۆران بڕێەوە با چۆن توان لە بەغدا دیفاع لە 5 میلیۆن کەس بکە نەیتوانی بە هیچ شێوەیەک ئێمە دوکان سۆتا نابێن درێژدا بێ ئەو یەکێک لە ساحب یەکێک لەوانە بخۆمیشەکەی 10 میلیۆنە مشتەرم کرد باسی ڕخنەکانی شەکەم ئەمن بەرپرسم جێب دەبرای خۆت ئەگەر ئیزم بدا جبدن ئەمن تحملی هەر کەم و کوڕێچەکەم یەک دقەکە یەک دقە چاکە و خراپەی ئەو شارەی لەسەرمنا خەڵک حەقی خۆیتی گلەیش لەم کا و دەستخۆش لەم کە ئەمن مەسئولم لەبەر هیچ مەسئولێتی هەڵنایم بەڵام باسی سناعەت کرد جەنابەت بە وجدانتان 570 دوکانی سناعەمان لە سناعی فرۆش کرد لە کەسم پرسی هەوێتان چیە پارتی شوعیەتی ئیسلامی 570 نتوانی قسە خۆت کرد برای من ڕەنگە تو زەرت کردی ئەمن فریانەکردیان دەسەڵاتی من نەبووی امکاکن بەڵام ئەو ڕخنانی ئەگرن ڕخنەکان لە وەزعی کوردستانێنا ئەو شتێکی ئاساییە لە بگرێت ئەمە 4 ساڵە هیچ پرۆژەر لە سۆران نەکرایە بەخۆی ئەو خێرانە دارایی ئەو وای لێ کردێکە گرەی خەڵکی گەورەی سێکە من لای گەورە بە خۆت دەزانیت چێ لە بەغدا هەر جارە و شتێکمان بەسەردینن هەر جارە و هێرشێکمان بۆ دینن داواکارین ئەوەیە ببنە یەک و لەوێ شتێکی وا بکەن کە کورد پێی سەربلند بیر بەڕاستی پێشمەرگە هیلاک وەرە بەڵێنە دەی کە چوویتە بەغدا شەڕی مافەکانی ئەم گەنجە بکەی لە بەغدا شەڕ ئەوەنە شەڕ بە کورد نەفرۆشن ئەوەندە مافی کورد نەفرێ بە پشتیوانی خوای دوو شەڕی گەوراکەم ئینشاڵڵا شەڕ یەکەم لەسەر هەموو مافەکانی کورد بوو تاکردنی وەزعی ئابووری کوردستانە بەدەرەزە یەک دوو یەک ڕێزی زۆر مهمە لەمە هەوستار بەس دوم پاشماوەرگرتنی لە پارەوە وەکو قای مقامی ئەو شارەی بەو شەقامەژانە هاتی یەکێک لەوانە بخۆمیشەکەی 10 میلیۆنە مشتەرم کرد لە 2007 تا 2013 سێ مستەشفای گەورەمان دروست کردێت کە لە هەموو کوردستان کەمن وێنیان کەمە ئەو هەموو کارەبایی پێشان کە من هاتمێرە کارەبا لە ناو گەری عەلی منە لەسەر خەکەەوە ئیشی وایە وازمی منە بەڵام هیچمان نەکردووە ناکرێ برێ هیچمان نەکردووە دەبێت شتێکمان کردبێ تواناوی چییە لە بەغدا بۆ مەجێبەجێ ئەکەن وەکو شەهاد و شتیوە زمانەوانێ ئایا هیچ شتێکی ئەوها هەیە ینی عەرەبەکەت باشە کاکرمان حربێکە مشکلم نیە تێستێکی بکەن زەنگە ئەبوو هەرێژنینە بدارماندانەوە بۆ تێستی ئەوە بکەین کاندیدەکان بە عەرەبی تۆزە بە عەربی قسە لەگەڵ پێی بدە سيد كرمان يعني أنت سكون منتخب يعني مرشح لمنطقة سوران نعم الناس عندهم انتقادات لك ولوظيفتك أنت تروح هسه لبغداد شو تسوي لأهل المنطقة يعني كون الناس راضون عن شغلك عن عملك في بغداد أكيد يعني كنت قائم لهذا القضاء أكثر من 14 سنة والناس منتظرين مني أعمال كثيرة ببغداد بغداد معركة سياسية كبيرة أتمنى أن أكون هناك عند حسن ظن الناس اللي يعطوني شرف ثقة اللي أمثلهم هناك كي عربي زانه كي عربي زانه تو زاني چی گوت کاکرمان چی گوت کاکرمان گوتی ئەو مۆزوعی بەغدای مۆزوعشی گەورەیە ئەمن کە ئەچمەوێندرا تەمسیلی ئەو خەڵکی شاری خۆمەکەم بتوانم ئەو ڕغبەت و ئەو دیفاعی ئەو شەڕی کە لێرە هەیە بگوازمەوێندرا لەوێ باش بوو ناوانەی بدايتي وتي أمان وتي بغداد شويني شر معركة سياسية يعني شركة سياسي لو كان إن شاء الله أو خلقي كشرف بمداد دنق بمداد بشما بغداد بتوانم كارك بكم خلي مرة عزيبتن حزبي كرد لبغداد نتواني نونراتي خلقي كرد بكات أو قربانياني ككرد داوتي حزبكي إيوا شي دا كان لبغداد وأم خلقه كخلق سري برز بيتن بوو زعیفی پارتی لە بەغدا بە تایبەتی لە ساڵی ڕابردوو کە ئێمە پێمانەوە بوو شەراکەت لە بەغدای مانای نەماوە بە ئیتیزاها شتێ دیشمانە کرد ئەو زعیفی پارتی لە بەغدا وای دەکرد ئەوان تر زەفەر بە کوردستان بن و کۆمەڵێک شت بەسەردا فەرزکەن کە بەداخەوە لە دژی کوردی چی پارتی زایف سنگل لەوێ بۆچی پارتی لە 4 ساڵی ڕابردوو زایف بووە پارتی بۆچی بەغدای فەرامۆش کرد بوو لە 4 ساڵی پارتی بوو وەزیرەکانی استقالیان کرد کەسی نەخستە شوێنیان جێگری سەرۆکی پەرلەمانی وەرنەگرت پارتی هەر شابەدەر کرا لە بەغدا نەما خۆی بۆچی بەغداتان ئاوا چۆڵ کرد بەغدا ئێمە باوەڕمان بۆ شەراکەتێنە پێمان وە بۆ ئەوان شەراکەت ناکەن دەگەڵ ئەمە ئەو وەزیرانی بە لەوێ تەمسیل ناکەن تەمسیلی هیچ ناکەن تەنها هەیکەلن بۆیە پارتی ئەگوتی ئەگەر بەو شکل ئێمە لە بەغدا بین بەڕاستی بوون نەبوونمان وەکو یەکە ئەو خەلەلی دووبەرێکی کە لە ناو کووردا هەیە کێیە ینی پارتی تەرەفەکە ئەوانی تر تەرەفەکە من زۆر بە دەقیقی ئەو وەزعات وڵا بدەمە گەیزە نەبی لە تێکڕای منتیقەی پێیان وایە کەسێک کە نوێنەرایەتی
کورد بکە لە ئاستی منتیقەی جوڵە بە هەستی نەتەوایەتی میلەتی کورد بکە پارتیە بۆیە گرە هەیە لە دەوروبەر لە بەغدا و بەداخەوە تەسیریان لە ناوخۆی کوردستانش کردووە کە پارتی بەو هێزەوە نەچێتەوە بەغدا. ئێوە دەنگ بە پارتی دەدەن بە خۆڵ بچنە بەغدا؟ پارتی نەبی کوردستان بە سەربەرزی نامێنیت. خۆفرۆشن دەچنەوێرێت گیان دەکات ڕێکیان پاڵی وەرگرن دێ خۆفرۆشن و بێشۆ. ئەمە دەنگی خۆ بە دوو دەدەم بێت کەسکەنانە لە غایری تر قەدەگەت گەڕادا. ئەبیدارەمە ئێستا لە بێخاڵین یەکێک لە ناوچە گەشتیاریەکانی دەڤەری سۆران کاکرمانج لە دوای 2023 بزانم یەکێک بووە لە شوێنانەی کە زۆرترین گەشتیاری ڕاکێشاوە یەکێک بۆ لە سەرچاوەکانی داهاتی خەڵک لێرە هێویدار خەڵکی باش وە هۆتێلیایە ئاوی خۆشەیە کاکرمانج ئێوە دەچنە بەغدا ئەگەر دەرچوون مەسەلەن چ دەکەی زۆرتر گەشتیاری عەرەبی هەم بدەن بێنە ئێرە بۆی معیشەتی خەڵکی ئەو نامچەش زۆرتر پارە بەدەست بێنن. ئەمە پێم وایە ئیشی پەرلەمانتار لە ناو پەرلەمان ئیشیش تایبەتیە وەکو تەشریعی قەوانین و چاودێری حکوومەت ئەو مەوزوعی ترە دیفاعکردن لە مافەکانی کورد بەڵام ئەندامی پەرلەمان ئەتوانێت جسرێکی بەقوت بێ لە بینی ئێرە و بەغدا چونکە سیاست بەداخەوە خەڵک نەک هەر خۆی دابڕی بەغدا و کوردستان لێکدا بڕی کاریگەری بەسەر پێکاتەکانی کۆمەڵایەتیش هەبوو. ئەنی سەر ڕای تێکچوونە پەیوەندی سیاسیەکان پەیوەندی ئیجتیماعی ماوە ئەمە یەکیکە لە هوکارەکانی مەسەلەن یەکەن بۆ ئەوەی لە کاتی ئالۆزی سیاسیشە ئالۆزی سەربازیشە خەڵکی عەرەب لە ناوچەکانی ترەوە هەر بێتە ئێرە گرنگترین شت ئەوەیە ئێمە لە سەرکەرتی گەشتیاری ئیش بکەین لەوێەوە ببین ئەزیسترێک لە ماوەی کۆمپانیاکانی ئەوێ و کوردستان بۆی زۆرترین گەشتیار بەرەو کوردستان هەان بدەین. کابرا لە باشوور و ناوەڕاستی عێراق هاتووتە ئێرە دڵی بەم کوردستانە بێرە خۆشە خەڵکی ئێمە سەنگەر ناڕازیە و دڵی بە کوردستان خۆش نییە. تازە بۆ وەڵامی پرسیارەکەت لە برادێکی عەرەبم پرسی یەکەم جارە دەمێرە کی ئێوە شایستەی ئەو ژیانن چونکە بە خۆتان ئەو ژیانە ئاسوودەیەتان پێکەناوە وتی بەغدا وەکو مەعەسکەرێک وایە وەکو مەعەسکەرێک وایە سیاسەکان هیچیان ئومێدیان بۆ ئێمە نەهێشتۆتەوە تەمە ناکەین ئێمە لە شوێنێکی بژین وەکو کوردستان. حیزب سیاسیەکان خەڵکیان بێئەمەل و بێهیوان نەکردووە لە کوردستان بەداخەوە ئەندامانی سیاسی شاندەکانی حزبەکان ئەسنا ئەوروپا باسی قەزیەی کورد و ئایندەی کورد ناکەن هەندەی باسی دەسەڵاتەکەن و نەشیرینکردنی سیمایی دەوڵەت دوای ئینتیخابات کە بە نەتیجەیەکی گەورە چوو پێم وایە لاپەڕەیەکی دیکە بکەینەوە سەفحەیەکی لێ بکەینەوە بۆی دەواازەیەکی یەکگرتووی دروستکەین قیادی ئەو یەکگرتووی پارتی بکە لە بەغدا. سەنگەر ئەمڕۆ شاتنە کوتای بەرنامەی ئەمڕۆ بەرنامەی چی دەکەن هەتا بەرنامەیەکی تر من و سەنگەر لەگەڵ کاندیدێکی دیکە لەگەڵتان دەبین. واتان لەگەڵ.